2 مانگ بەسەر هەڵوەشانەوەی لیستی دامەزراندنی پەروەردەی کەرکووک تێدەپەڕێت، بەڵام بە پێی زانیاریەکانی پەیام ئەو ناوانەی کە بۆ دامەزراندن پێشتر پێشکەش کراون تا ئێستا وردبینیان بۆ نەکراوەتەوە. بەڕێوەبەری بەشی خوێندنی کوردی ئاشکرای کرد ئەو لیژنەیە کە بڕیار بوو لە پەروەردەی کەرکووک بۆ وردبینی لە ناوەکان دروست بکرێت تا ئێستا دروست نەکراوە. بۆیە ئەو وعدیدا کە لیژنەیەک دروستکە بەڕێبەری گشتی پەروەردەی کەرکووک لیژنەیەک دروستکە بۆ ئەوەی کە متابعەی میشوکارانە بکە و دیسە لە نوێ فایلەکان سێر بکرێت و تەعیناتەکان ینی فایلەکانمان لەلایەن وەرگیراون بۆ پێ منافەسە بکرێت وەکوتم لە شێوەیە یەک بازنە و لە سنتەری شاری کەرکووک و باسچی کوتی چەندی جانە فەرعی دروستەکەم بۆی کاروبارەکان باشی بڕاتە ڕێو بە پەلە بڕاتە ڕێوە و وادیشیدا کە خوێنی کوردی بەشدارکە لە مەسەلەکە و ئێمە خەڵکی دیاریکەین و نوێنەری متەزاهرینیش ئەگەر بکرێ ئەوان ژۆک و چاودێرێ ئامادە بن هەتا ئێستا کەس بەدوای ئێمە نێناردووە کەس پرسیاری ئێمەی نەکردو نازانین ئالێتەکە چۆنە ڕاتە ڕێو نازانین ئەو عوداتانی کە دراوە بە پەرلەمان و پەرلەمان کردوێتێ خاڵ و کردوێتێ بڕیار ئایا پابەند دەبێ پێوەی نابێ نازانین ئالەتی تەعینەکە بەرەو چۆ ڕۆی بۆیە ئەوە کاری پەرلەمانتارانە ئێمە پرسیارمان لێ کردووە زۆر پرسیار دەکەنەوە نەڵێن ئەو تەعیناتە عایدی بەغدایە و عایدی هەرێم نییە و هیچ پەیوەندیەکی بێەوە نییە. لە مانگی کانونی دووەمی ڕابردوو لە گرتبوونەوەیەکی ناڕەزاییدا ئەنجومەنی دانەمەزراوانی کەرکووک لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک داوای هەڵوەشانەوەی ئەو لیستەیان کرد کە ڕاگەیاندرا بوو. وتەبێژی ئەنجومەنی باڵای دانەمەزراوانی کەرکووک زانیاری نوێ دەخاتە ڕوو کە بەهۆی ناڕەزایی کورد و تورکمان تا ئێستا وەزیری پەروەردەی عێراق واژووی لەسەر لیستی دامەزراندنەکە نەکردووە. ئێمە بەپێی دوایین زانیاریەکان پێمان گەیشتووە وەکو ئەنجومەنی باڵای دەرچوانی دانەمەزراو کە وەزارەت یاخود خودی وەزیر بەڕێز سوها عەلی واژووی لەسەر لیستی کۆتایی ئەو دامەزرانە نەکردووە پێی وا بووە کە ئەمە نەعەدالەتێکی گەورەی تێدایە و پرسیاری کردووە بۆچی ئەم دوو لایەنە کە کورد و تورکمانن واژووی کۆتاییان لەسەر وردبینی یاخود تەدقیقی ناوەکان نەکردووە. ئەو لیستەی ڕەت کردوێتەوە و داواشی کردووە کە لیژنەیەکی نوێ پێک بهێنرێ بۆ ئەو دامەزرانەوە جارێکی تر هاوسەنگی لە نێوان پێکاتەکان دابش بکرێتەوە. لە ساڵی ڕابردوو وەزارەتی پەروەردەی عێراق بڕیاریدا 2840 مامۆستا و فەرمانبەر و کارگوزار بۆ پەروەردەی کەرکووک دابمەزرێنێ بۆ ئەو مەبەستە 84,000 دەرچووی زانکۆ و پەیمانگاکانی کەرکووک ناوی خۆیان پێشکەش کرد، بەڵام ئاشکراکردنی لیستی دامەزراوان هەرزوو ناڕەزایی کورد و تورکمانی لێکەوتەوە چەند جارێک خۆپشاندانیان ئەنجامدا بۆیە تا ئێستا بەهۆی ناڕەزایەتیەکانەوە ئەو لیستە ڕاگیراوە و کاری پێناکرێ. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.